بەناوی خوای بەخشەندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم مەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. وانە وەرگرتن لە تێپەڕبوونی کاتەکان یا لە تێپەڕبوونی ساڵەکان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی شیرینی خۆیدا ئاماژە بەوە دەکات یا ڕێنمایی و وەسیەت بۆ موسڵمانان دەکات و دەفەرمێت بە شێوەیەک لە ژیاندا بژی و کار بکە وەکو ئەوای ڕێبوارێکی. لە ئیمامی شافعیان پرسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆچی هەمیشە گۆچان یا گاڵۆکێکت بەدەستەوە لە کاتێکدا پیر نیت؟ فەرمووی بۆەوەی هیچ کاتێ لە بیرم نەچێ کە لە سەفەردام و دەبێ بگەڕێمەوە بۆ شوێنی ڕاستەقینەی خۆم. ژیانی دنیا یەکێکە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کێڵگە و مەزرعەیەک بۆ چاندنی تۆوێکی بەسوود و پڕبەرهەم و پڕکردنەوەی ئەم کاتانە بە خواپەرستی و خزمەتکردنی خەڵک بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتدا ئەم کێڵگەیە ببێتە شوێنێک یا خەرمانێکی باش و بەرهەمێکی باشی لێ دەست بخەین بۆ ئەوەی ڕەزامەندی خوا بەدەست بهێنین و بەڕووی سوورەوە بگەڕینەوە بەردەمی خوا و پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم. تێپەڕبوونی ساڵەکان یەکێکە لەو شتانەی کە ڕچاڵانە لە جیهاندا خەڵکێکی زۆر بەخۆیەوە خەریک و مەشغوڵ دەکات. سبەینێ پێدەنینە نێو ساڵێکی نوێی میلادیەوە 2018 زاینی بزانین ئێمە لە تێپەڕبوونی ساڵەکاندا چوانە و پند و عیبرەتێک دەبێ وەربگرین. چۆن چاو لە هەڵە و کەم و کورتی و کەم تەرخەمیەکانی ساڵی 2017مان بکەین و بەرنامە و نەخشە و پلانێکی دروستیش بۆ ساڵی داهاتوومان دابنین و قسەکردنی زیاتریش لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخ زەرگەتی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا ئامانج لەسەرتا لەو پرسیاوە دەست پێ بکەین ئامانج لە دروستکردن و خەڵقی مرۆڤەکان چییە کە خوای گەورە مرۆڤی دروست کردو؟ ئامانج لە دروستکردنی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. ئێمەش ڕێز و سڵاومان بۆ بینەران و بیسەرانی بەڕێزی پەیام هەیە لە هەرکی هەن چاویان لە ئێمە و گویان لە دەنگی ئێمە. ئومێدەوارین ئەو چەند خولەکەی لە خزمەتیان دەبین بتوانین ئەو بابەتەی کە هەمانم هەندێک ڕوئوس ئەقلام یا هەندێک خاڵی سەرەکی ئاماژە پێ بکەین لەو بابەتە. یەکەم ئێمە ئەوە بزانین کە خوای گەورە سوبحانە وتەعالا کاتێ ئینسانی خەڵق کردو مرۆڤی هێناوەتە بوونەوە ئەوە نەبووە کە ئیتر بينة بونا وليقر أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون. كاتي إنسان ليكم روجو كخواي قربا وكادم دينيت السرزيون خلقي دكام هل ليكم روجو بي دفرمي تو كسيكي بيام داري كسيكي تخاوني بيامك كاتب بوني إنسان لجيان دا يكم بو أوي كوا أركيك كالسرشانيتي بيامك بيتي بيجين بۆیە خوای گەورە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لە ئادەم عەلەیه السەلام هەتا محەممەد صلی الله علیه وسلم دەبینی هەر هەمویان وەئەرسەلنا ڕسوولەنا تەتڕا پێغەمبەری یەک لە دوای یەک ناردووە هەتا وەکو دوا هەمین پێغەمبەر و دوا هەمین پەیام. بە درێژایی ڕەوتی ژیانی مرۆڤ لە ئادەم و تا محەممەد صلی الله علیه وسلم دەبینین ژیانی ئینسان ئەگەر ئاوا تعبیری لە لێکی بدەینەوە یاوە بیچوێنین دەڵێن ژیانی ئادەم کە لەوێوە دەست پێکا ئینسان مناڵەکە هەتا دەکاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان عەقڵی کامل و تەواو. کاتە لێرەوە هەتاوەکو عەقڵی ئینسان کامل دەبێ پێغەمبەران یەک لە دوای یەک هاتوون هەموویان داکۆکیان پێداگریان لەسەر ڕاستیە کردو کە ئەویش ئەوەیە مرۆڤ کەسێکی عەبەثی نییە کەسێک نییە هەر لە خۆیەوە هاتبێ هەر لە خۆشەوە بڕوە هەر لە خۆشەوە بژی بەڵکو کەسێکە پەیامدارە کەواتە هەر کەس پەیامدار بێ ئەو کەسە دەبێ بزانێت چۆن بژی. ژیانی کەسی پەیامدار ئەوەیە لەسەر پەیامەکە بجوڵێتەوە کاتە خوای گەورە سوبحانە وتەعالا کە خەڵکی هێناوەتە سەر زەوی لە ئادەم و هەتاکو ئێستا تا قیامەتش پێغەمبەرانی یەک لە دوای یەک ناردووە بۆی ناردوون یەکەم بڵێن ئەی ئینسان تۆ کەسێکی پەیامداری دووەم پێی بڵێن کەوا تۆ ئەم پەیامەی تۆ هەتە ڕاستیەکەیە دەبێ بیزانی ئەویش ئەوەیە ئەم ژیانەی کەوا تۆی دێدای ڕاگوزەرێکە یانی سێبەرێکە لە ڕۆژێکی گەرمی هاوینە ڕێبوارە کەوتێت لە سێبەرێکات تۆزێ پشوو دەدا دەحەوێتەوە ئەو جا دەڕوە کاتە تۆ لەم ژیانە ڕاگوزەری کەمادام لەم ژیانە ڕاگوزەری ئەی بۆ کوێ دەچی وئین الآخرة لهی الحەیەوان ژیانی ڕاستەقینە
یا شتێ پێی بوترێ ژیان بریتێ لە قیامەت. کەواتە ئەم سێ ئاەتە پێمان دەڵێن ئینسان کە هاتە ژیانەوە دەبێت لەم ژیانەدا بە بەردەوامی هەوڵ بدا بە بەرنامە بژی بۆی بکات ژیان. چونکە وەکوتم ئەم ژیانە ڕاگوزێرەکە ئەگەر بەپێی بەرنامە نەژی بەپێی نەهج و پلانێکی نەبێ لە ساتێکی کەمدا ناتوانێت ئەرکی سەرشانی خۆی بەجێ بگەێنێ. تەلەبەیەک کاتێکەوە ئیمتیحان لە یەکەم ڕۆژەوە چێتە مەکتەب، تاوان کە چێتە مەکتەب تاقیکردنەوەی ڕۆژانەیە، تاقیکردنەوەی مانگانەیە، تاقیکردنەوەی نیوەی ساڵ و سەری ساڵیە. ئەگەر ئەم تەلەبە کاتێک دەچێتە مەکتەبەوە فێری نەکی کە ئەبێ ڕۆژانە سەعی بکە ڕای نێنی لەسەر سەعیکردنی ڕۆژانی شەوی ئیمتیحانی مانگانە زۆر قورسە بێ چی بخوێنێتەوە کتێبەکەی دێنێ فریان ناکەوێت لە مانگانش فریانەکە و لە ساڵانەوە بە تەکید فریان ناکە. کەواتە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ولله المەثل الأعلى هەروەکو نمونەی باسم کرد پێغەمبەران صلی الله علیه وسلم مامۆستایەکن کە خوای گەورە ناردوونی ئینسانەکان هەمووی لە قوتابخانەی دنیادا دەژین لە قوتابخانەی دنیا بەردەوام ئەبێ چی بن ئەبێ پلانێکە بێ. کێ پلانەکەت فێرەکە؟ پێغەمبەران پلانێکت فێر دەکەن پلانی ڕۆژانە، پلانی هەفتانە، پلانی مانگانە، پلانی ساڵان. هەر لێرە شەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە شەو ڕۆژێکە کۆمەڵێ مەلایکەن دەور و تەسلیمەکەن لە نوێژی عەسر و بەیانی، لە هەفتەدا دووشەمان و پێنجشەمان، لە ساڵدا لە شەوی شەعبان 15 شەعبانە. ئەم دەور و تەسلیمە و ئەم هاتن و چوونەی مەلایکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئێمەی باسەکە بردننی ژیانی ئێمە بۆ لای خوای گەورە کە خوای گەورە خۆی دەزانێت ئێمە چی دەکەین بە نووسراوی مەلایکە دەیبە ئەوەیە کەوا ئینسان ئەو پلانی پێغەمبەران هێناویانە بۆ بەشەریەت بۆ مرۆڤایەتی بۆ مرۆڤەکان تا چەند ئیستیجابەی ئەرێنیان بۆ پلان و پەیامی پێغەمبەرەکان هەبوو. ئەی چەندە ئیستیجابەی نەرێنیان هەبووە بۆ پەیامی پێغەمبەرەکان عەلەیهیمو سەڵات. هەر لێرەشەوە ئێمە دوو جۆر ئیستیجابەی نەرێنیمان هەیە. ئیستیجابەی ئەرێنی کام و نەرێنیەکان کامن. ئیستیجابەی ئەرێنی ئەوەیە کەوا ئینسان کەیەتە ژیانەوە چاو دەکاتەوە، عەقڵ دەکاتەوە، ئاوەز پەیدا دەکا بزانێک چاوێک بە ملاو ئەو لای خۆیدا بگێڕێ. ئەم چی ئەکا لەمبوونە؟ مەحەلی جار ئیعرابی ئەو لەمبوونەدا چییە؟ ئێمە یەکەم مەحەلی عرابی ئەمە لە زەویدا هیچ نییە. گۆی زەوی لە مەجموعەی شەمسیە هیچ نییە، لە مەجموعەی شەمسی لە مەجموعەکانی تردا. کاتە یەکەم بزانێت کە ئەم ئەوە نییە خۆی بە گەورەی هەموو شتێ بزانێت فیز و تەکەبور بکە هەر چۆن خۆی بێ بژی نابێت. چونکو هەر چۆن خۆی بێ بژی ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ لەبەرەوەی خۆی بە ئارەزووی خۆی نەهاتوۆتە بوونەوە. ئەم کەونەش خالقێ دروستی کردووە. ئەگەر کەسێک بێت و بیە بە ئارەزووی خۆی بژی، بە عەقڵی خۆی بژی، بە بەرنامەی خۆی بژی، تەسادم و لێک بەرکەوتنێک دروست دەبێت لە نێوان ئەو دەوروبەرەکەیدا ژیان مەنزومی ژیان تێکەچێت. کاتە وەڵامدانەوەی ئەرێنی ئەمەیە کە ئێمە ئەو پێغەمبەرانی کە پەیامیان هێناوە کە ئێمە فێری ژیان دەکەن بە پێی پەیامی پێغەمبەرەکان بشین. تەواو پەیامی پێغەمبەرانیش هەر ئەوە نییە پەیامێک بێ قەتیس کرابێت لە مزگەوتە وەکو خەڵکانێک پێی وایە ئەڵێ کاکە دین بۆ تاکو ئەوی تریشی لێگڕە بۆ خەڵک. پەیامی پێغەمبەران وا نییە. ئیستیجابە نەرێنیەکە کە دوانیەکیان ئەمەیە خەڵکێک کە ئیستیجابەی بۆ پێغەمبەر هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، ئیستیجابەی بۆ پەیامی پێغەمبەرانە بووم. ئیستیجابەیەکی نەرێنی یعنی چی؟ یعنی بەوەی نەیزانی و پەیامی ئەم پێغەمبەرە لە ژیانە چییە؟ هەروە تێگەشتووە پلانی ژیانی ئەو تەنها لە چوارچێوەی مزگەوت و چلەخانە و خەڵوەتگە و ئەوانەدا. ئەمە ئیستیجابەیەکی نەرێنی ئەرێنی نییە. با لە خەیاڵی خۆی و لە زەین و خۆی و لە هەڵساون دانیشتنی خۆیە پیوابێ ئیستیجابەیەکی چاکی پێغەمبەرانی داوەتەوانی. کاردانەوەی نەرێنی دومیشەوەی کەوا پیوابێ عەقڵی خۆی هەموو شتێکە، سەلیقە و ئاوەزی خۆی هەموو شتێکە. پێویستی بە پەیامی پێغەمبەران نییە. ئەڵێ پەیامی پێغەمبەرم بۆ چییە؟ من کە هاتوومەتە بوونەوە خۆم ئەتوانم بەرنامەدانم. ئەم دوو ڕوانینە ڕوانینی ئەوەی کەوا پێیان وابێ پێغەمبەرانیان ناوێ عەقڵی خۆیان هەموو شتێکە، دووەمیشیان کە پێی وایە بەڵێ پەیامی پێغەمبەری وەرگرتووە بەڵام بە نیوە و ناچڵی و نوقسانی وەریگرتووە، یعنی بڕۆ لە چلەخانە و عیبادەتی خۆت کە دنیا لێگەڕێ بۆ خەڵکی کە من دوو ئیستیجابەی هەڵەیە. کاردانەوەی هەڵە نەرێنی بەرامبەر پەیامی پێغەمبەران، کاردانەوەی ئەرێنی پەیامی پێغەمبەران بریتێ لە چی؟ بریتێ لەوەی بزانین من بۆ لەبوونم. خوای گەورە ئەفەرمێ وەستەعمەرەکم فیها، ئێمە هاتوین بۆی ژیان ئاوەدانکەینەوە. ئەمەش پێمان ئەڵێ ئەو قسەیە زۆر هەڵەیە دنیا هیچ نییە. باشە ئەگەر دنیا هیچ نەبێ ئەی بۆ خوا دروستی کردو.
يعني معقولة خوای گەورە شتی عبەثی دروستکە کەواتە حکمت لە دروستکردنی دنیادا چییە؟ کەواتە حکمت لە دروستکردنیا بریتێ لەوەی کەوا من بتوانم دنیا ئاوادان کەمەوە ئەی کامەیە ئەو دنیایەکەوە ئێمە وەکو مسلمان کاکەڵێن دنیای چنی ئەمە غەڵەتە دەربڕینەکە هەڵەیە دنیا شتە ئەگەر شتنەوەی خوا دروستی میکانیزمەکانی ئاوادانکردنەوەکە چیت بەچی ئاوادانەکرێتەوە ئەمەیە کەواتە ئێمە چۆنیەتی ژیان لەسەر دنیا بەها بۆ دنیاکە دروستەکە چۆنیەتی ژیان لەسەر دنیا ئێستا من لە وڵاتێکا بژیم ئەو مافانەی خوا بۆ منی بڕیارداوە کە هەم بێ طبعا ئیسلام ئەوە بزانین ئیسلام یەکەم جار هاتووە مافی پێدام ئەو جا ئەرکم پێدا کاتێ مناڵێک لەدایکە بێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ڕێی پێغەمبەرەکەی و عەلەیهی سڵات وەسەلام کۆمەڵێ مافی بۆ ئەم مناڵە بڕیارداوە هیچ ئەرکێکی لەسەر نییە مافی داوە کەواتە ئەگەر من بێت و لە وڵاتێکا بژیم مافەکانم دەستەبەر بوو بن ئەو مافانی خوا پێداوە یعنی ئێستا من لە وڵاتێکا کابرایە خزمەتێکم بکە ئیشێکم بۆ بکە بە منەتەوە بۆم بکە پێی وابێت کەوا من قەرزارباری ئەوم و سەرشۆڕی ئەوم ئەمە دیدێک و بۆچوونێکی زۆر هەڵەیە ئەم خەڵکی ئێمە وا کۆی لە کراوە بەداخەوە لە جیهانی ئیسلامیە لە عالەمی شەرق و لە هەندێک لە عالەمی غەربیشە ئینسان وا دەستەمەوە کراوە کە پێی وابێت کەسێک مافێکی پێدایترە بێت سەربەرە خواری ئەو بێتتر دائیمەن زەلیلی وانە خوا مافی بە منداوە بژیم کە منی هێناوەتە بوون لەگەڵ هاتنی بوونی من خوای گەورە مافی پێداوە کاتە چۆنیەتی ژیانەکە بە هاو قیمەتی دنیاکە دائن من لە شوێنەکە کەوا مافێکم هەبێ ئەو مافانی خوا پێداوە مافمان بێت لە بەرامبەر مافەکانەوە ئەبێ ئەرکەکان جێبەجێ بکەم ئیتر ژیانی دنیا بێتە ژیانێکی ئاوادان کەواتە پلان بۆ ژیان بە نرخکردنی ژیان بێڕێز نەڕوانینە ژیان ئەوەیە کەوا تۆ لەسەر نەهجی پێغەمبەر کەواتە پەیوەندی بە تەکنۆلۆژیا و کۆشک و تەلارە بەرزەکانەوە نییە ینی ئەمە ئاوادانکردنەوەی پەیوەندی بەوە نییە بەزەبەت ئەو قسەیە ڕاست بۆچی بزانم من یەک نمونەی سادە بگەڕنەوە شێخ محەممەد حەسان دەڵێ داعیەکی مسریە دەڵێ جارێکیان کابرایەک هات موسڵمان بێ وتی کە ئەم کابرایە هات ئەم کابراڵێ ملیۆنێرە لە هیچ شتێکا مشکلەی نییە یعنی هەچی ویستویەتی دوایی ئەڵێ کابراوتی سوێن بەخوا من ئەوەی حەزم لێ بوو بێ لە ژیان هەم بوو هیچ کەم و کورتیم نەبووە ئەڵێ کە شایەتمان هێنا دەستی کرد بە گریان دوای زۆر گریا کە ژیر بوتمان بۆ گریای وتی سوێن بەخوا تا ئێستا ئەوەندەی ئەم لەحظەی شایەتمان هێنا بەختەوەریم لە ژیانی خۆمان نەبین کاتە بەختەوەری و ئاسوودەیی لە ژیانە باڵاخانە و کۆشک و تەلار دروستی ناکە یەک نمونەی سادە باسکە ئەو بوومە لەرزەی ئەم مانگەی ڕابردوو کێ کە شانازی بە کۆشک و تەلارەوە دەکرد ئاسوودەیی لەکوێ دەبینی و لەناو خێمەیەکە دەبین نەک لە کۆشک و تەلار یا لە کۆڵانێکی سارد و بەڵام ئەهلی ئیمانەکە ئاسوودەیی لە ناخیان دەدۆزێتەوە کاتە چۆنیەتی ئاوادانکردنەوەکەی ژیان بەها ئەدا بە ژیان بەهاش دەدا بە مرۆڤەکە کاتە ئەم پێغەمبەرانە هاتوون بۆ ئەوە هاتوون کەوا پێمان بڵێن دنیا ئەوە نییە هیچ نەبێ دنیا ئەوە نییە تۆ هەمیشە لە ناویا بژیت ئەو حەدیسی جەنابەت باست کرد عیش فی الدنیا کەئەنەکە غەریب ئەو عابر سەبیل ژیانی ئینسان لە دنیادا ڕاگوزەرێک و دێت و مسافرێکە دەڕۆ کەواتە دروستکردنی بەها بۆ ژیان چییە بریتێ لە تەبعیەت بۆ پێغەمبەران بۆ ئێمە دەڵێن تەبعیەتی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام ژیانە ئەی خۆ ژیانی ئەوروپا تەبعیەتیشان لە پێغەمبەران نەکردو ژیانێکی خۆشیشانە ئەمە جیاوازە لەوەی کەوا کابرا بە ظاهری لە نیعمەت و لە خۆشیایە لەگەڵ ئەوەی کەوا لە دەرونیا بەختەوەر بێ ئەمەی بۆ ئەڵێن تەبعیەتی پێغەمبەران چونکو ئێمە خوای گەورە کە ئێمەی دروست کردووە ئەم کەونەی بەدی هێناوە ئەم زەویە و ئەوەی لە زەویدای ڕامی کردو بۆ بەشەر هەر خوا دەزانێت ئەبێش خەڵک چۆن تەعامل لەگەڵ ئەم کەونەدا بکە چۆن تەعامل لەگەڵ دەوروبەریدا بکە چۆن تەعامل لەگەڵ یەکەم مرۆڤێکا بکە لەگەڵ دار و بەردێکا بکە لەگەڵ حیوان و گیاندارێکا بکە ئەم شەرعە دەزانێت خالقی ئەم کەونە دەزانێت وا بکە کاتە هەر کەس پلانێک دانێ بۆ ژیانی یەکەمە بێ هەموو کەس پلانی ژیانی هەبێ یعنی هیچ کەس کە موسڵمان بێ بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا نوێژی چۆن داناوە خوای گەورە نافەرم بڕۆ چۆن نوێژەکەی بیکە نوێژ لەسەر چۆنێکی نا خوای گەورە بەرنامەی بۆ نوێژ داناوە حتا لە نوێژەکەشە بەرنامەی داناوە چۆن نوێژەکەت بکە مەسەڵەن خوای گەورە فەرمێ نوێژ ئاوا بکە کە فەرمی ئاوا بکە یەکەم کاتەکەت پێڵە شەو ڕۆژێک 5
ئەم کات ئەو کات ئەوە پێنجەکە دوای پێش دەڵێ لە نوێژەکە هەڵسا و دانیشتنەکەت چییە نەک ئەمە وردەکاری ئەوەشت بۆکە لە ناو نوێژەکە چیەکی کاتە ئەمە پێمان دەڵێ چی پێمان دەڵێ ئینسانی مسلمان دەبێت لە ژیانیا بە پلان و بەرنامە بژی نابێت بە هەڕەمەکی بژی هەموو عیبادەتەکان ڕۆژوو زەکات حەج حتا آخر هەچی عیبادەتە کە شەرع تەشریعی کردو بڕیاری لەسەرداوە بە بەرنامە و پلانە پێت دەڵێ ئینسانی مسلمان ئەگەر بیەوێ پابەندی شەرع بێ دەبێت پلانی بۆ ژیانی هەبێ هەر لەبەر ئەمەشە دەبینین پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان سلمانی فارسی ئەبوو دەردا عوەیمیری کوڕی مالک لە مەسەلەی هیجرەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیان کاتە برایەک ئەمە تەمان پێش فەرزبوونی ئایەتی حیجاب سلمانی فارسی دەچێتە بۆ ماڵی ئەبوو دەردا سێرە کاژنەکەی ئەبوو دەردا ئومە دەردا قژبژێکی ناشیرینی پیس و پاخ ئەڵێ ئومە دەردا بۆ قژبژ و ناشیرین ئەڵێ ئەبوو دەردای برات دنیای ناوێ دنیای ناوێ پشتی لە دنیا هەڵکرد ئەڵێ باشە من لێرم ئەبوو دەردا هاتەوە نانی نیوەڕۆ بوو سلمانی فارسی فەرمووی نان بخۆم وتی بە ڕۆژوم وتی ڕۆژوەکەت بشکە ئێوارش لێ بوو ئێوارش نانیان خوارد شەو دوای کاتێ خەوتن ئەبوو دەردا پێی وابوو سلمان خەوی لێکەوتو دەستی کرد بە شەو نوێژ فەرمووی بخەوە نێژ شەو نوێژکە خەوتنەوە تۆزێکی پێچوو ئەبوو دەردا دووبارە هەستایە دووبارە سلمان فەرمووی بخەوەرەوە هەتا سەیەکی شەومان لە ئاخرەوە سلمانی فارسی ئەبوو دەردای هەڵساند فەرمووی با نوێژکە ئەوجا فەرمووی ئەبوو دەردا گوێ بکرە إن لربك عليك حق ولأهلك عليك حق ولنفسك عليك حق فأعطي كل ذي حق حقه پروردگارت حقێکی لەسەرت خێزان و ماڵ مناڵ حقێکیان لەسەرتە نفسی خۆشت حقێکی لەسەر چی بکە فأعطي كل ذي حق حقه هەر کەس خاوەنی ماف و مافی خۆی بەر ئەفەرمێ ئەبوو دەردا و سەلمان ئەفەرمێ چوین بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ نوێژی بەیانی دەقاودەقی ڕووداوەکانی ئەمڕۆی ژیانی ئەبوو دەردا و سەلما خرای خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چی نەیفەرموو کاکە وا نییە نەفس لەکوێ و خوا لەکوێ ئەهل لەکوێ و خوا لەکوێ فەرمووی سەدەقە سەلمان سەلمان ڕاستی کرد یعنی چی یعنی ئینسانی مسلمان هەر ئەوە نییە کەوا ئینسانی قیامەت بێ بچێ کاکە خەریکی چ لە کێشان و ئەوە تایەکە لە سەحابەکان ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئیجازەی پێ بداینایە کەوا ژن نەهێنین ئێمە وامان لە خۆمان دەکرد کە حەز و ئارزوەکانمان بمرێنین دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیجازەی نەدا کەواتەمان مرۆڤی ڕاستەقینەوەی لە نێوان دنیا و قیامەتدا هاوسەنگی بپارێزێ و ڕێڕەوێکی ڕاستی ئەبێ بەڵزەبت سێ کەس چنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوێ نابێت لە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەواڵی عیبادەتی دەپرسن ترەڵێن عیبادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوایە ئاوایە ئەڵێ جا ئێمە لەکوێ پێغەمبەر لەکوێ کەئەنەما تەقالوها وتی وەڵڵی عیبادەتەکەی زۆر کەمە بۆ عیبادەتی ئەو کەمە قەی چییە کاکەم بەس خوا لە هەموو گوناهی خۆش بووە پێویستی بەوە نییە ئەڵێ دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم گەڕایە خێزانەکان ئەمەیان باس کرد سێ کەس هاتن ئەمەیان پرسیار کرد ئەوە شیاون یەکسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو مزگەوت فەرمووی چیانە خەڵکانێک هاتوونەتە ماڵی ئێمە باسی ئەوەکەن سوێن بەخوا من لە هەمووتان لە خوا ترسرم لە هەمووتان متەقیترم ئەخشاکم لله و ئەتقاکم لله فەرمووی بەڵام نوێژەکەم و ئەخەوم ڕۆژوو دەگرم و ڕۆژوش دەشکێنم ژنی ژێنم فەمەن ڕەغیبە عن سنەتی فەلەیسە منی کاتە پەیامی پێغەمبەران پەیامێکی وشکی کۆکراوەی چواردیواری مزگەوت و عیبادەت نییە پەیامێکە دیدێکی گەورە و دیدێکی فراوانی بۆ ژیان هەیە نەکەوە بێ پێغەمبەران بێن عەلەیهیمۇ الصەلاة والسلام خەڵکی فێرکەن کاکە وەرن بچنە چوارچێوەی مزگەوتەوە دنیاتان نەوێ باشە ئەگەر دنیایان نەوێ بۆ یەکێ لە ڕخنەی کافرەکان لە پێغەمبەران چی ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق ئای لەو پێغەمبەرە بە بازاڕا دەڕوا دەگەڕێ خواردن دەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ چاکترین کەسابەت ئەوەیە کەوا ئینسان لە کەسبی دەستی خۆی بێ داود پێغەمبەر ئیشی کردووە ئەیوب پێغەمبەر ئیشی کردووە ئیدریس پێغەمبەر ئیشی کردووە پێغەمبەر خۆی صلی الله عليه وسلم فەرمێ ما من نبي إلا وقد راعى الغنم ئەگەر دنیا نەویستی ئەوە بواە بچینە چوارچێوی ئاخرەت و وات لە دنیا بێنین پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ راعي الغنمی کردو ئەفەرمێ ولا تيصل قال وأنا منیش راعي الغنم کردو على قراريط لأهل مكة كاتم إنسان راستقينا إنساني خاون بيام كعرض كردي لسرتاي برنامج أو إنساني بتوانم توازنك هاو سنجيك لنيوان
ئەم ڕاگوزەرە و ژیانە دروستکە. زۆر باش ماوەستا کەواتە ژیانی ڕاستەقینە ژیانی دنیاە ژیانی قیامەت یا هەردووکیان پێکەوە. زۆر جار هەر لە واشە کە قسەیەکەی ئەڵێ هەموو مرۆڤەکان بەرهەمەکانیان کار و کردەوەیان دادگایکردنیان ئەنگەڕێتەوە قیامەت. کەواتە ئەگەر دنیا هێندە بچووکە هیچ شتێکی تێدا نامێنێتەوە حکمت لە دروستبوونی دنیاشدا چییە؟ یەکەم دنیاوەندە بچووک نییە کە هیچی تیان نامێنێتەوە. بۆچی؟ دنیا گەورەیە بۆ گەورەیە لەبەرەوەی تۆ لە قیامەتە لەسەر دنیا ئەچتە بەهەشتی ئەچتە جەهەنەم. دێ باشە ئەگەر شتەکە کەواتە دنیا ئەم یاریگایە کە سەرکەوتنەکە گەورە نەبێ ئەی چۆن لە قیامەتە لەسەر ئەوەی نەبێ لەسەر لە قیامەتە مەسەر کاکەڵێ ئەم کتێبە من ئەم کتێبەم هەیە ئەمە کتێبەکە مادەیەکی تایە دوور بێت تۆ تەلەبەی تەمەڵجاڵێ ئەوە چی ئەکا ئیمتیحانەکە لەسەر ئەوەیە ئەگەر ئەمە هیچ نەبێ ئیمتیحانەکە لە پای چێ کاتە ئەگەر دنیا وەکو ئەو تعبیرەی خەڵک دەڵێ دنیا هیچ نەبێ ئەی بۆ لە قیامەتە لەسەر دنیا ئەچتە بەهەشتی ئەچتە لە جەهەنەم. ئەوکو چۆن ئەڵێ وەکو نوکتەیەک وایە ئەڵێ تەلەبەیەک دوو لە بیسی هێنابوو وتی مامۆستا سفر بەهایە وتی نەخێ وتی هیچ بەهایەکی نییە وتی ڕۆڵە سفر کوا بەهەیە دەوتی زەحمە نێ سفرێکی بیاقی من خەر بەردەم ئەو دوو ئەبێتە چی ئەبێتە 20 لە 20 کاتە بەهاکە ئەمەیە دنیا بەڵێ ئێمە دەڵێن ڕاگوزەرە بەوت بە چ معنە بەو معنایە ئینسان دنیا بە مەوتینی خۆی نەزانێ یعنی هەچی جوهد و ماندووبوون و زەحمەتی هەیە هەچی تاقەی ژیانی هەیە لە دنیادا سەرفی کە بۆ قیامەتی چی نەمێنێ ئێ بڵێن تاقەکان لە دنیادا سەرفی کە بەڵام بۆ قیامەتی بکە هەر کەس ئەگەر بێت و تاقەکانی لە دنیادا سەرفکە بۆ قیامەتی سەرفکە دنیاکەشی دەسەکێ بەڵام بە پێچەوانەوە هەر کەس تاقەکانی سەرفکە بۆی لە دنیاداشتی دەستکەوە هەر ئەم دنیا جوانترین پێناسەر لەوە چێرە فەرمودەی پێغەمبەر بێ کە فەرمێ دنیا مەزرعة الآخرة ینی کێڵگەیەکە و تۆ لە قیامەتە بەرهەمەکە ئێستیتەوە دنیا بەهای هەیە وایە ئەگەر تۆ کێڵگەت نەبێ لەکوێت تۆدا ئەمە یەکێکتر ئەوەیە کاکیم لە سەدەی ئیسلامیدا کە دەسەڵاتی موسڵمانان وردە زەعیف و حتا دەوڵەتی عەباسی و ئەوانش تا دوای ڕوخانی دەوڵەتی عەباسی کە خەڵک تەمەسوکی بە ئیسلامەوە بە مانای کەلیمە مسلمان بوو دیندار بوو هەموو حەزارەت و تەقەدم و پێشکەوتنێک لای ئومەتی ئیسلامی بوو بەڵێ ئەڵێ لە سەردەمی پێم وایە عەباسی ئەمەویەکان و سەعات دروستکران عەباسیەکان دروستکران نادیان بۆ ئەوروپا چرکە ژمێرەکەی ئەسپێک بوو ئەهاتوە ئەوە ڕۆژ ئەمە جنۆکەیەکە ئیشی تیاکە شکا نردیانەوە بۆ بەغا چاکیکەنەوە کاتێ مسلمانان لە قورئان و لە حەدیث تێگەن ژیانیان ئاوا دەبێت بەڵام کاتێ تێناگەن وا ئەزانن دنیا مەتکۆ دنیا بڵێن دێوەزمەیەکە کابوسێکە خەڵکی لێ دوورەخەنەوە خەڵکی لێ ئەتۆرێنن نەتیجەکەی ئاوا ئەبێ قیامەتیش لە دەستە بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان دەبێت پلانی هەبێت خوای گەورە سوبحانه وتعالى لە نوێژا فێری پلان حتا لە خەڵقی ئاسمان و زەویەکانە خوای گەورە ئەفەرمێ کاتێ ئاسمانەکان و زەوی بە 7 ڕۆژ دروستی کرد وما مەسەنا من لوغوب ئەم 7 ڕۆژەی کەوە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى دروستکردنی کەوت چی تێ ئەچێ بۆ ئەو بەس فێرمانەکە ئینسان بێ بەرنامەیە ئینسان دەبێت بە بەرنامە بە پلان بژی کەواتە قورئانی ئێمە نەهاتۆ بۆی خەڵکی قەتیسکا لە مزگەوتە خەڵکی قەتیس کاتەوە بۆ قیامەت دنیا لێگەڕێ بۆ خەڵک سیاست لێگەڕێ بۆ خەڵک تۆ نوێژی خۆت قنێ بەسەر کەسەوە نەخێ بەڵکو دینی ئێمە هاتووە حتا ئەوەندە دینی ئێمە بە بەرنامە بپلانە ئەوەندە دینی ئێمە ڕۆشنکەرەوەی ڕێبازی ژیانمانە حتا فێرمانەکات چۆن بچین بەڕێوە بەڵێ مامۆستا بەڵێ فەرمودەیەکەیە حەزەکەم لە زاری جەنابتەوە بەرچاوڕوونیەک ببەخشین مسلمانان و بیسەران و بیران کە پێغەمبەری خوا فەرمێ الدنیا سجن المسلم وجنة الكافر چۆن ئێمە لەم سجنەشدا سجنەکە بکەینە گوڵستان بیکەینە باخچەیە وەکو چۆن سەیدنا یوسف زیندان و بیرەکە و زۆر شوێنی تریش ئەکاتە گوڵستانێ دەکاتە باخچەیەک وەکوڵێ هەر گۆشەگیر دانانی شێ وەکوڵێ دەستەوەسان ناوەسێ لەوەی کە بڵێ ئەم مادەم سجنە ئەبێ من هەمیشە دەست بەسرام کە لەبچە لە دەستمان مسلمانان چۆن چه ئاماژەیە لەم فەرمودەیە هەیە و چۆن لەم فەرمودەیە تێبگەن یەکەم ئێمە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام هەمووی ڕوونکەرەوە و ڕاوەکەری هەدەفی ژیانی ئینسانە لە دنیادا چونکە پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام ڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ خوای گەورەدا هەبوو ئەم حەدیثە الدنیا سجن المؤمن وجنة الكافر ئەگەر بەو تعبیرە بڵێین ئیتر زیندانێکە لە زیندانە کەسێک لە چوار دیوارێک ئاژی ئەلەم چوار دیوارە بۆی نییە بچێتە دەرەوە بۆی نییە
لا بدا لەم چوار دیوارە ئەمە هەڵەیە کە بەڕاستی هەڵە تێگەشتنە لە دەقەکان. سجن المؤمن یعنی چی؟ نەک بەو تعبیرە کۆت و زنجیرێک لە دەستی دابێ نام. دنیا بۆ ئینسانی بڕوادار جێگەی ئەوەی نییە هەچی تاقە و وزەی هەیە ئیتر سەرفی کا بۆ قیامەتیش نێڵێتەوە، یا هەموو تەمەنی لە پێگەشتنەوە هەتا مردن سەرفی ئەم دنیایەکە خەریکی ئەم دنیاە بێ بیر لە قیامەت نەکات. تعبیرەکە ئەمەیە. ئەگینا ئەگەر مەبەست ئەوە بێ کە ئەڵێن والله أعلم پێم وایە ئیمام زین العابدین ئیمام حافظ بن حەجەری فتح الباری ئەبێ ئەچێ بە شوێنێکە جلێکی جوان و هەندێک خەڵکی بە دەورایە و ئاهلی علم و بۆنێکی خۆشی لە خۆیدا کابرایەکی جوو لە کەش خەریکی دوور بێت لە ڕووی ئێوە بیسان خەریکی پاکردنەوەی زێرابێک دەبێ. کابرای جوو لە کەسە بەرزەکاتەوەڵێ کاکە پێغەمبەرەکەیەوە ئەڵێ دنیا سجن المؤمن وجنة الكافر، جا ئەوە سجن بێ باشەکەی منیش ئەمە بێ. ئەڵەوتی داماوە ئەگەر سەیری قیامەتەکەی من ئەمە هەر هیچ نییە، قیامەتەکەی تۆشەوە بەهەشتە بۆتە. دەبرێ ئەم تعبیرە ئەوەیە کە ئینسانی مسلمان دنیا نەکاتە هەموو غەمێکی خۆی، یعنی دنیا وای لێ نەکا کەوا کۆت و زنجیری بکات و بیبەستێتەوە، بەڵکو پابند بێ بە ڕێنمونەکانی شەرعەوە. تعبیری سجنەکەش ئەمێ کە تۆ لە چوار دیواری شەرعا بسوڕیتەوە، لە گۆشەنیگای قیامەتیشەوە سەیری دنیا کراوە پێم وایە، لە چوار دیواری شەرعا بسوڕیتەوە، نەک نەفس و حەزت شەیطان حەزی لە هەر چێوێ بە دوای بچی. ئەم تعبیرە نەکەوەی کە مسلمان کاکە لێگەڕێ بۆ دنیا. جا بەخوا ئەگەر وا بواە ئیمامی عومەر جارێکیان چۆ بازار قاتێکی جوانی بڵێن عەبایەکی کەشخەی بینی وتی یا رسوڵڵە ئەم عەبایەم هێناوە بۆ تۆ باشە، کاتێ وەفد دێ کاتێ مناسبێ لە بەریکە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو ئەی عومەر تا ئەمە لەکوێ دنیاێک ئەوە بۆ من چۆن ئەبێ؟ نەیفەرموو، فەرمووی ئەمە بکڕە جوانە بۆ ئەوەی کە تۆ لە بەریکی بۆ وەفدەکان. کاتە ئەگەر دنیا بەهای نەبوایە سجن وایە بۆ ئینسانی مسلمان، دەبوو ئینسانی مسلمان هەمیشە کابرایەکی متی داماوی ملشۆری فەقیر وایە. بەخوا پێغەمبەران عەلەیهیمە سەڵات وەسەلام مسلمانان لە دوای ئەوان ئەو خەلیفەکان سەحابە عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێ ئەوەندە دەوڵەمەند بووە. ئیمامی عوسمان ئەفەرمێ 3 جار باشی کردووە، جاگەر کابرایەکی فەقیر و داماو بوایە هەر لە مزگەوت تاخەیەکی عیبادەت بوایە تیجارەتی لەکوێ دەکرد. کەواتە ئەمە ئەو تعبیرە ئەوە نییە کە ئینسان لە دنیادا مسلمان بیتر واز لە هەموو شتێ بێنی. نەخێر، سجنەکەی تۆ بەو معنایەیە کەوا تۆ بێ لە چواتێ و شەرعا بگەڕێ، نەک نەفست بەرەڵات کا بۆ هەرکێ بڕۆی بڕێ. مامۆستا دانانی ساڵەکان وەکوڵێ 365 ڕۆژ و 12 مانگ و 24 ساعت ئەمە بڕیار و کارێکی خوایە یان بۆ من هەر دەستکردی مرۆڤەکان و حکمت لە ئاڵوگۆڕی ساڵەکان لە چیدایە؟ یەکەم إن عدة الشهور عند الله 12 شهرا يوم خلق السماوات والأرض. ئەم 12 مانگە لەو کاتەی خوای گەورە ئەرز و ئاسمانی دروست کرد 12 مانگە هەر هەبووە. کەواتە ئەمە دانراوی خوای گەورەیە. اینجا ئاڵوگۆڕی لە قورآن خوای گەورە فەرمی يسألونك عن الأهلة. مثلا یەکێک لەوان پرسیار لێکەن دەربارەی نوێبوونەوەی مانگ. قل هي مواقيت للناس والحج. کاتەکانی دیاریکردنی کاتەکان و حەج. هاتن و چوونی ساڵ و ڕۆژەکان شەو و ڕۆژ یەکەم هەر یەک خوای گەورە ئەرکێکی بۆ خۆی دیاری کردو. لە شەوا تۆ ئیشت چییە، بە ڕۆژە تۆ ئیشت چی. ئەمە یەکەم. دووەم هەڵهاتنی مانگ و هەتا هەرکان بۆ خۆیان ئەرکێکیان هەیە، ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی ئێمە و بە ژیانی زەویەوە هەیە. سێمیش ئاڵوگۆڕکردنی فەسڵەکان ئەوەیە کە ئینسان دائیمەن لە تەنەوع ئابژی، دائیمەن ئینسان خۆی نوێکاتەوە. لە هەر فەسلێکە خۆی ئامادە بکا بۆ شتێ، لە هەر فەسلێکە کە دەیبینێ ڕوانینێکی شەرعیانی بۆ فەسڵەکان هەبێن، ڕوانینێکی عاقلانەی بۆ ئاڵوگۆڕی ساڵ و ڕۆژ و مانگەکان هەبێن، بۆی ئەم ڕوانینە بیگەن کە ئەوەی کەوا خالقی پێ بدۆزێتەوە. ئەگەر ژیان تەنها بەهار بێ، هاوین و پای زستوانمان نەبینایە، چۆن بزانین مردوو یعنی وەکو تەشبیهێک مردوو چۆن زیندوو ئەبێتەوە؟ یا ئەگەر هاتو ژیان تەنها هاوین بووە، فەسڵەکانمان نەبینایە، گۆڕانکاری بەسەر فەسڵان نەهاتایە، هەموو یەک فەسڵ وایە ژیان والله ئەعلەم تامێکی نابوو، چێژێکی نابوو، اینجا مەجالیش نەبوو بۆ بیرکردنەوەی عەقڵی خەڵک. تۆ 24 ساعات یەک شت ببینە نەیگۆڕی، هەفتەیەک مانگێک ساڵێک چەند ساڵتەوە یەک شت ببینی تامی نامێن. بەس تۆ کە زستان دێ سەرما دەبێ حەزت لە بەهار، فەسڵێکی معتەدیل دێ سێرێکی گۆڕانی فەسڵەکان دەبێتە مای نوێکردنەوەی حەز و ئاواتەکانی ئینسان، یا ئوبێت بەخشین بە ژیانی ئینسان کەوا ئینسان ئەم ئیش بکا بۆ ئەوە ئەوە بکا بۆ ئەوە. بۆیە ئینسان لە ژیانی دنیادا دەبێ
ژیانی دنیای وا سیرکا بۆی پاشەکەوت بکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ساڵێکیان قوربانیان کرد فەرمووی بیبەخشن هەموویان ساڵێکتر فەرمووی کولوا وەدەخیروا بشخۆن و چیش بکەن زەخیرەشکەن کاتە زەخیرەکردن بۆ ژیان مەسەڵەن من ئێستا زەخیرەی ساڵێ بخەم مخالەفەی شەرع نییە ئەوە نییە کە بڵێم وەڵا کاکە من تازە دڵم بە دنیا خۆشە ساڵێکتری شەمێنم نا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە سەحابەکان زەخیرە بکەن خۆ نەی غەیبیشی نەزانین چەند سەحابە ئەمرێ یان نامرێ کاتە پاشەکەوتکردن بۆ ژیان ڕوانینی ئێمە بۆ گۆڕینی فەسڵەکان بۆ تەنەوعی ژیانی ئێمە یەکێکە لە نیشانەکانی گەورەی و دەسەڵاتی خوای گەورە بڕیاردانی ئەمریکەوە ساڵ ئەوەندە بێت لە قورئان ئاماژەی پێکرا شەو ڕۆژەکەش بە پێی حەدیثەکان ئاڵوگۆڕی بریتێ لە ئەعتیبار و پەندوەرگرتن لەو کاتانی کەوا دێن و دەڕۆن زۆر باش مامۆستا وەکو جەنابیش ئاماژت پێ کە ئیسلام وەخوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم هەر لە دایکبوون هەتا بەر لە لەدایکبوونی منداڵیشەوە تاوەکو کاتێک کە ئەخرێتە نێو گۆڕ و پاشتریش هێشتا ئەم مرۆڤە هەر بەرنامە و پلانی بۆ دانراوە تەنانەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ خەریکی چاندنی نەمامێک وای ناومێد مە بۆ هەر بەردەوام بە ئێمە چۆن پلان و بەرنامەیەکی دروست بۆ ساڵەکانمان دابنین ئەو پلان و بەرنامە دروستە چییە کە جەنابەت فەرموود ئیسلام وا ئەکا بۆ ئاوەدانکردنەوەی زەوی مرۆڤ پەیامدار بێ و پلان و بەرنامەی هەبێ یەکێک لەو خاڵانی زۆر گرنگە ئەویش ئەمەیە دەبێت ئینسان دایمەن تەفاعولێکی وەکو عەرزم کردی ئەرێنی لەگەڵ پەیامی خوای گەورەدا هەبێت پەیامی خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرنامەی ژیانی مرۆڤایەتی داناوە بەرنامەی داناوە من چۆن بژیم وەکو خۆم وەکو ماڵ و مناڵم وەکو شوێنی ئیشکردنم وەکو وڵات و خاکم کەواتە ئینسان دەبێت پلانی ئاوا بێ بۆ خۆی داینێم مافی چییە و ئەرکەکانی چییە من لە ناو عایلەی خۆمە مافم چییە ئەرکیشم بەرامبەریان چییە ئەگەر ئێمە هاتوو توانیمان لە ڕوانگەی قورئانەوە مافەکان لە ڕوانگەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام مافەکان ئەرکەکان بدۆزینەوە ئەرکەکان بێنین داینین ئیش لەسەر ئەمانە بکەین هەر کەس ماف و ئەرکی خۆی هەبێت بە ئەرکەکانی خەڵسێ مافەکانی پێ بدەین ئەمە یەک پلانێک دانین ئێمە لە ڕۆژێکە لە هەفتەیەکە لە مانگێکە لە ساڵێکە پلان بریتە لە چۆنیەتی ژیان چۆنیەتی ژیان لە قورئان و سنەدا هەمووی ئاماژەی پێکراوە کەواتە پلاندانان یەکەم داخوازیەکی شەرعیە دووەم بە پلاندانان ژیان ئاسوودە ئەبێ ئەگەر لە وڵاتی ئێمە پلانێکی ئابووری تۆکەمەمان هەبوایە پلانێکی اقتصادیمان هەبووە ئەم وەزەی ئەمڕۆ والله ئەعلەم دروست نابوو ئەگەر هەر کەس کە سەیدنا یوسف بۆ گەلەکەی خۆی داینە لە قات و قوڕی 7 ساڵدا نەهێشت خەڵک تووشی هەلاکەت ببێ بە پلان ئەوەی کرد ئەگەر هەر کەس ئەرکەکانی خۆی مافەکانی خۆی پێڕابگەێنی مەسەڵەن لە قوتابخانەدا لە یەکی سەرەتاییەوە هەتاوەکو زانکۆ لە ڕێی فێرکردنەوە لە مەجای پەروەردەدا لە مزگەوت مامۆساکان لە ناوەندەکانی ئیشکردنە هەر کەس کە ئەچێت تەعینەبێت لە ناوەندێکە پێی بڵێن مافی تۆ ئەرکی تۆ ئەمەیە لە بەرامبەر ئەرکان مافەکان ئەمێ یەکەم بەرپرسەکە خۆی ئەرکەکانی خۆی بەجێ بگێنێ اینجا داوای مافەکان بکات کەواتە خاڵی ئەساسی لێر ئەمێ موسڵمان دەبێت پلانی هەبێ پلانەکەش دەبێت کەسێک هەبێ متابعەی جێبەجێکردنی بکە متابعەی جێبەجێکردنی پلانی ژیانی من ئەزانم خوای گەورەیە کە بەرنامەیەکی بۆ داون ئاوا بژیم تۆ ئەرکی تۆ ئەمەیە لە ژیانە ئەگەر ئەوە بێنی ئاوا دەبێ کاتە بزانم خوای گەورە مڕاقیبی منە یەقینم بەوە هەبێ ناتوانم لە خەت لا بدەم کە لە خەت لام نەدا بەختەوەرە بم چۆن بەختەوەرە بم یەکەم بزانم چەند حەدیثێکەیە مەداری ژیانی ئینسانی لەسەر یەکێک لەوانە چیە ئەفەرمێ من حوسنی ئیسلام المەرئی تەرکه ما لا یعنی لە جوانی ئاکای ڕۆشتی مسلمان ئەوەی واز بێنێ لەوەی پەیوەندی بەوەی کاتە من ئەلەم حەدیثەدا فێرە بم تەدەخولی ژیانی تۆ نەکەم کە تەدەخولی ژیانی تۆم نەکرد هەردووکمان بە یەک هێڵی تەریب دەشین ئەمە یەکەم دووەم حەدیثێکی تر فێرمانەکە لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانی کەستان تاوا نابێت تاوی بۆ خۆی خۆشەیە بۆ بەراکەشی خۆش نوێ کاتە لەم دوو هێڵە تەریبەی من و تۆ کە ئاوا ڕێ دەکەین بەرەو قیامەت دەڕۆین لە هەموو کاتێکە حەز دەکەم تۆ ژیانت وەکو من ئاسوودە بێ ئاسوودەتر بێ تۆش بەرامبەر من ئاوای کاتۆ کۆمەلگایەکی بەختەوەر دروستەکە بە زۆر بەداخەوە تا ئێستا ئێمە نەمانتوانیم ئەم بەرنامەیە هەر ئەم دوو حەدیثە بکەینە بەرنامەی ژیان لە هەرێمی کوردستانە وەرن بە ئەم دوو حەدیثە تەطبیقی لە یەکەمین کەسی بەرپرسی سەرەوە هەتاوەکو خوارەوە هەموو ئۆرگانەکان وەکو چۆن تۆڕی جاڵجاڵەکە بیتەنێ ئەم دوو حەدیثە
بە تەنرایی بکەن ناو هەموو ئۆرگانەکانەوە هەموو دائیرەکانەوە هەموو جمگەکانی حکوومەت هەموو سکتەرەکانی ژیان بگرێتەوە بزان ژیانمان چی لێ دەرەچێت کەواتە قورئان پێمان دەڵێت چۆن بژین پێغەمبەر صلی الله علیه و سلم پێمان دەڵێت چۆن بژین پێشمان دەڵێن پلانی ژیانتان هەبێت بەڵام ئێمە کە نایکەین إذا كان جهل المسلم إذا كان ذنب المسلم اليوم جهله فماذا على الإسلام من جهل المسلم ئەگەر گوناهی مسلمان ئەمڕۆ ئەوەیە کەوا نەزانە و بەرچاوڕوو نییە لەسەر بنەمای قورئان و سنەتە بێ ئیسلام چی بکات لەم کەسە کاتە ئەگەر ئینسانی مسلمان بتوانێت لە سۆنگەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرنامەیەک بۆ ژیانیدانی ژیانی هەمومان بەختەوەر دەبێت لە سەردەمی خلافەتی ئیسلامیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ یعنی سادەترین نمونەی ژیانی ئیمامی عومەر ئەفەرمێ جارێکیان کابرایەکی لە ساڵی ئامر ڕەمادە ساڵی خۆڵەکەوە خۆڵەمێشکە ئەو ساڵی قاتی و قریب ئەفەرمێ ئیمامی عومەر هەرگیز دەمی بۆ خواردن ئەبرتا هەموو سەحابەکان تێنە ئەفەرمێ جارێکیان چوو سەحابەکان نانیانە خوارد سەیری کریکیان بەدەستی چەپ ناتەخوا وتی ئەی عەبدی خوا سنەتە بەدەستی ڕاست بخۆی بەدەستی چەپ نەیخۆی تەڕیش گوێ ناوە خەلیفەیەکی چونکو لە دەسەڵاتی ئیسلامی ئەمەیتیانی فەرمی نازانین دەستی ڕاستم لە غەزایەکە تیا چۆ شەیدووە ئەفەرمی ئەوەندە گریا هەتتا فرمێسکەکانی کەوتە سەر خوانی کابرا چۆن دەسەڵاتی ئیسلامی نازانێت کەم ئەندامێک لە وڵاتی ئەوە هەیە خۆ ئەمەش هیچ برسیەتی و نەداری و قاتیقریت ڕێیت نەکەوتۆتە ئەم کەسەش بەس چۆن نازانێ خەلیفە ئاگای لەم کەسە نییە کاگەر پلان لە دەسەڵاتی ئیسلامیە لەسەر بنەمای قورئان و سنەتدانی ئاوا دەژی کابرای جوولەکە دێ سوال دەکات کە هیچی نییە ئیمامی عومەر دەیباتە بەیتولمال معاشی بۆ دەبڕێتەوە لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کاندێ پێیان وایە خەلیفەی پێنجەمی ڕاشیدین بێ دەفەرمێ جارێکیان ڕێکەوتە شام ئەو شامی ئێستا کە لە پێناو پاراستنی کورسی دەسەڵاتدارێکە هەزارەها خەڵک تیا چۆ زۆر ئاساییشە بەلایەنەوە دەسەڵاتدارانی دنیاش وەکو چۆن مرد کەسێک بمرێت دەوڵەمەند بێ کوڕکچێکی خراپ و بەدی هەبێ دوور بێت لە ڕووی ئەوە بینە سەر بکەنە ناویەک بۆ میراتێکی سەریان کردوتە وڵات ئەفەرمێت چوو ئەوێ فەرمووی کێ هەیە مەعاشی نەبێ ئێستا مەسەلەی سۆشیال لە ئەوروپا خەڵک پێی وایە ئیبداع و داهێنانێکی ئەوروپیە بابم وەڵڵاهی لە سەردەمی ئیمامی عومەرە یەک کەس نەبوو مەعاشی نەبێ پلەبەندیش لە مەعاشە لەو کاتەکرا ئێستا خەڵک وازانم پلەبەندی لە موچەدا ئەو شەهادەی چی بێ سەردەمی ئەمە کراوە بەس حەیف کە من تاریخی ئیسلامی نازانم ژیانی خەلیفەکانم نازانم ئەفەرمێ عومەری کوڕی عەبدولعەزیز چووە ئەوێ فەرمی کێ مەعاشی نییە بابێت هات دوو کەس هاتن دوو ئافرەت فەرمی ئێوە چی وتی ئێمە هەردووکمان کچی قەیرین لە ماڵەوە کەس نییە بەخێومان کات دایکێکمانێ فەرمی هەدەی مەعاشیان بۆ بەڕەسیکیان فەرمی وەرن لە پارەی خۆی گیرفانی خۆی هەندێک پارەی پێدان تا مەعاشەکەتان بۆ ئەکەوێتە ڕاست و وەریەگرن ئەفەرمێ لەسەری ساڵە یەک فلس لە قاسەی بەیتولمالی مسلمان ئەمە هەمووی تەوزیع دەکرد پلانی بۆ ساڵێک تردان عەفو یەک نقطەی زۆر مهمە لە دەسەڵاتی ئیسلامی سکەی ئیسلامی چۆن هاتە پێشەوە لە سەردەمی مەڕوانە هەندێک پیانە قاضی ئەبوو شوڕیح بوو وتی قوربان ئەگەر بێت و ڕۆم ئەم سکەی ئێمە بەکاردێنی ئەوانە ئەگەر بێت و هەڵی وەشێنێتەوە ئیعلان بکە هیچ پارە ناکە دەوڵەتی ئیسلامی ئیفلاسەکە بێ پلانێک هەیە بۆ اقتصادێکی زیندوتەوێ وتی چی بکەیتی باسکە لێدەین وتی بەس کەس نەزانێ بەمە کاتێ بزانێت سکە بکەوێتە بازاڕەوە ئەمە توانی اقتصادی دەوڵەتی ئیسلامی دروست هەر ئەو هەزار دیناری ئێستا ئەو قل هو الله احد هەر ئەو هەزار دیناری سەردەمی ئەوەیە کە ئەوە دروستیان کرد کاتە دەوڵەتی ئیسلامی دەوڵەتێکی خاوەن پلانە مسلمان خاوەنی پلان بەس ئێستا کە من و تۆ ناتوانین کە دەسەڵاتێک ناتوانێت حکوومەتێک ناتوانێت پلانێک دانێ بۆی فەقیری و نەداری و گەندەڵی بن بڕکە نەتیجەکەی هەروای لێدات زۆر باش مامۆستا لە یەک خولەکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەری کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە دەفەرمێ نابێ مسلمان ئەمڕۆ و بەیانی لە یەک بچێ ئێمە ئەمڕۆ جیاکەرەوەی نێوان دوو ساڵین سیوەکی 12 سبەی نەبێتە 2010 و ئەمڕۆ 2017 چۆن چاو بە هەڵە و کەم و کورتی و کەم تەرخەمیەکانی خۆمانە لە 2017دا بخشێنەوە چۆن چاو لە گوناهەکانی خۆمانیان بۆ منە بخشێنینەوە و پلان و بەرنامە نەخشەیەکی جوان بۆ داهاتووشمان دابڕێژین لە یەک خولەکدا وەڵام دێتەوە زۆر سپاس یەکێک لەو شتانی کە پێویستە ئینسانی مسلمان بەڕاستی هەیبێ ئەوەیە کە لە بینی خۆی و خوای گەورە ئینسانی مسلمان کاتێکی هەبێ خەڵوت بە خۆی بکابزانێ چی کردو لەبەرەی چاکترین وێستگە چاکترین مۆقیف بۆی بزانین چیمان کردو ئەوەیە چەند خولەکێک
لە فەیسبووکەکە بگەڕین لە دراما و ئەخبار ئەوانە بگەڕین چەند خوڵێکێک داین لە بین خۆمان و خوای گەورەماندا بزانین ئەم ساڵی ڕابردوو چیمان کرد لەکوێ کەمتەر خەویمان هەیە با لەو لاپڕیکەینەوە کێڵێ ئێمە ئەگەینە ساڵی تازە کێڵێ ئەگەینە بەیانی لە بڕۆی کە ئەجەل و ژیان بەدەستی ئێمە نییە لە بڕۆی پێویستە ئێمە چەند خولەکێک دانین لە بینی خۆمان و خوای گەورەدا بیرکەین و زانین چیمان کردووە لەکوێدا نەمان پێکاوە و لە کوێشدا بە هەڵەدا چوین ئەوە بۆ ساڵی داهاتوو ڕاستکەینەوە تا ئینشاڵڵا ساڵی داهاتووە ئومێدمان وایە کە ساڵی داهاتوو بە چاکبوونی خۆمان چونکو زەمن ئێمەین چاک و خراپی دەکەین بە چاکبوونی خۆمان بە گۆڕانکاری لە وجودی خۆمانە بە گۆڕانکاری لە عەقل و تێگەشتن و زەینی خۆمانە بە گۆڕانکاری لە هەڵوێستی خۆماندا بتوانین ژیانێکی ئاسوودە و ژیانێکی بەختەوەر دروستکرد ژیانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام هەر ئەو خەڵکەی کەوا بتپەرست بوون هەر ئەو خەڵکەی کەوا نەیانەزانی چۆن بژین کۆیلە و دەستەمۆی ئەبوو جەهل و ئومەیە و ئەبوو لەهەب ئەوانە بوون هەر ئەو خەڵکانە بوون کە چوونە سەر کەعبە و بانگیدا بیلالی کوڕی ڕەباح کەوا کۆیلەی ئومەیە کوڕی خەلەف بوو کە سیقەی پێ نەبوو ڕێشووی حشتری باتەوە تۆ لەم لاوە گۆرانی بۆ حشتەکان بڵێ چونکو ئەهلی ڕێشوگرتن نیت بەڵام بەوەی کەوا هاتە ناو عالەمی ئیسلامە موسڵمان بوو پەیڕەوی لە پێغەمبەر کرد عەلەیهی سەلام ژیانی لەسەر ئەساسی قورئان و سونە بیناکرد یەکەم کەسێک چوە سەر کەعبە بانگیدا بیلالی حەبەشی بوو بمانەوێ ئەتوانین ئەوە بکەین بەڵام پێویستی بە ئێرادەیەکەم تێگەشتنێکە فەهم و علمێکی ڕاست و ڕەوان زۆر باش مامۆستایان زۆر سپاس دەکەم و خوای گەورە ساڵی داهاتوو بکاتە مای خۆشگوزەرانی و ئاسوودەی بۆ میلەتی کورد و تەوای موسڵمانان زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتون کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەی تر بە خوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ